سڵاتان لەبێت. نێشتنی ڕۆتین و خێراکردنی ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان و ڕێزکردن لیان یەکێکن لە گرنگترین خاڵەکانی چاکسازی لە هێڵەگەشتەکانی کارنامەی کابینە نوێم. پرسی دەرهێنانی پاساپۆرت پرسێکە ڕنگ بێت زۆر بەڕوونی ئەم خاڵی لەسەر تەطبیق بکرێت. بەتایبەت لە 2 ساڵی تەمەنی کابینەی نوێم چەند فەرمانگەیەکی دیکەی پاساپۆرت لە قەزا و دەڤەرە جیاوازەکان کراونەتەوە کارپێکردنی سیستەمی ئەلکترۆنیش لە بەشێک لە فەرمانگەکان بۆتە هۆکاری کەمکردنەوەی پاڵەپەستۆ و خێرا ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. مەبەستمە ئەو بەرنامەیە تەرخام بکەم بە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی پاساپۆرت بە دیاریکراویش پرسی کەمکردنەوەی ڕۆتین و خێرا ڕاپەڕاندنی مامەڵەی هاوڵاتیان و پرسی یەک پەنجەرەی و بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکان لە دەرهێنانی پاساپۆرت تەوەری گفتوگۆی ئەم ئەڵقەی بەرنامەی هەنگاوی نوێمە. ئەمیش بە میوانداری بەڕێز عەمیدی ماپەروەر ئارام بورهان جەواد بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای هەولێر کە لە ئەستۆدیۆ میوانمە. بەخێربێ. ئەمەوێت لە سەرەتا لێت بپرسم چیان ئەوانەی کە مافی دەرهێنانی پاساپۆرتیان لە هەرێمی کوردستان؟ ئەوەی مافی دەرهێنانی پاسەپۆرتی هەیە هەر کەسێک هەرگەری ڕەگەزنامەی عێراقی بیتن دەتانیتن پاسەپۆرت دەربینتن مافی هەیە کە جواز دەربینیتن. پێویستە ڕەگەزنامەکەی عێراقی بیتن بەڵێ. دانیشتووی شاری هەولێر بیتن یان ئاوارەکانی برێن شارەکانی دەرەوەی هەرێم ئیقامەی هەبیتن ئیقامەی ساڵی دەتانیتن لە لای ما جواز دەربینتن یا پاسپۆرت دەربین یان نوێکاتەوە. ئەوانەی کە ئەو بۆ هەولێر ڕاستە تەمان بۆ شوێنەکانی تریش ڕاستە مەسەلەن بۆ نمونە خەڵکی سلێمانیش مافیە خەڵکی دووشەی نیە لای ئێمە تەی دختارشی دەینیتن کە ئیزبات کاتن دانیشتوی شاری هەولێرە مستەمسەکاتی قانونیە و ئەوانەی باشە. خۆتان نەزانن کە لەم کابینەیەدا ئیش لەسەر خێرا ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیان دەکرێت. ئەمەوێت لێت بپرسم ئێستا ئەگەر هاوڵاتیەک بیاوێت پاساپۆرت دەربێنێت یان نوێ بکاتەوە چەند کاتی دەوێت و بە چەند ڕۆژ پاساپۆرتەکەی بۆ دەگەرێتەوە؟ کات وەکو کە دێتە ناو بەڕێوەبراتی پاسەپۆرتی هەولێر لە هەر چار نووسینگەی 1 2 3 4 کە دویان لە هەولێرە شاری هەولێرە سێمان نووسینگەی سێ لە شاری سۆرانە نووسینگەی 4 لە کۆی سندق. ماوەکەی ئەگەر مستەمسەکاتی خۆی حاضر کردی بیتن ئەوراقەکەی بەڵگەنامەکەی هەموو کێشەی نەبیتن کە فۆرمە چەکی بەنقە جنسیە نفوسە یان کارتی نیشتیمانیە کارتی زانیاریە ئەمە لە دەرەوە دەکرێن ناو بنکەی ئێوە ناکەن هەمووی لە دەرەوەکرێتن بەڵێ. هەنی بۆ نمونە کەسێک سەرەتا دەبێت بچێت سەچی بانک دەکات دواتر فۆرمەکە لە دەرەوە پڕدەکاتەوە حاضری دەکات دێتە لە ئێمە دوو شوێنمان هەیە ناو دایرەی یەکەمیان تەدقیقی ئەوراقەکەی دەکرێتن وردبین دەکرێتن کە ئوسولیە تەزویر نییە کێشەی نییە مەواریدی خۆیتی وێنەکەی خۆیتی کە دڵنیا بوو لێ مەنع سەفەرش دەکەین کە داواکاری لەسەر نییە لە عێراق یان لە هەر شوێنێک لە عێراق یان هەرێمی کوردستان کە لەویش کێشەی نەبوو یەکسەر دەستە پەنجەمۆری پەنجەمۆر دەکا وێنەی دەگیرێت و بەڕێ دەکەین ئێمە. چەند ڕۆژی پێدەوێت مودەی زەمەنی ماوەی کاتێک کە فۆرم و شتەکانی لە دەرەوە پڕکردنەوە چەکی بانقی هێنا دێتە لای ئێوە لە شوێنی ئێوە کاغەز و ئەوراقەکانی خۆی تەقدیم دەکات چەند کاتی پێدەوێت بۆی کە پاساپۆرتەکە وەربگرێتەوە؟ بە خلالی 48 ساعتی پاسەپۆرتەکەی حاضر دەبیت. ئەو مودەی مامەڵێکی و خێرای ڕاپەڕاندنی مامەڵەکەی ناو دایرەی بەڵێ لە ناو بەڕێوەبرایەتەکەمان نێزیکەی 4 بۆ 20 دقەی دەبێتن. ئەنێ لەوەندەیە زۆر باش. خۆتان نەزانن کە لە خاڵی دومی ئاستی چاکسازی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە کار دەکەین بۆ نەهێشتنی ڕۆتین هەروەها خێراکردنی ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان و ڕێزکردن لەیان لە دام و دەستگا فەرمیەکان. ئەمەی ڕێزگرتن لە دام و دەستگا فەرمیەکانێک کە لەو خاڵانەی کە لە کارنامە زۆر بە باشی ئاماژەی پێکرا. زۆر زار هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کاتێک کە دەستنە شوێنێک بە شێوەیەکی گشتی مامەڵەیەکیان هەیە بەڕێز و مامەڵەیان لەگەڵ ناکرێت لەلایەن فەرمان بەرێکەوە بنمونە ئەمە چەند لە لای ئێوە کۆنتڕۆل کراوە؟ بەدڵنیایەوە کۆنتڕۆل کراوە لەبەر ئەوەی کابینەی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە گەورەترین ئیشەکانی و ڕاستپاردەکانی ئەوەیە کە خزمەت گوزاری بگەین نە خەڵک و خزمەت گوزاری بگەینە کە ئەو کەسەی سەردانمان دەکاتن کە خزمەتی بکەین تا دەستە دەرەوە ناو بارەکانیان. ینی بۆ نمونە فەرمانبەرێکیان ینی ئەفسەرێک لە کاتەکان بە لەوانەیە بە شێوەیەکی شیا و مامەڵە لەگەڵ ئەم فەرمانبەرە نەکات بۆ ئەوە چی دەکرێت چۆن ئەتوانێت سکاڵا بنووسێت سکاڵاکان چۆندان بەدەستەگا مامەڵەکردنی ئێوە بەرامبەر بەم سکاڵانە چۆن دەبێت؟ من ماوەی ساڵە کونیوە لە بەڕێوەبراتی پاسەپۆرتی هەولێرم و 4 نووسینگەشمان هەیە
تا ئێستا هیچ هاوڵاتێک ناتیە سکاڵا تەقدیم بکاتن لای من یان لای بەرپرسی نووسنگەکان کە تەعاملەکی ناشرین ناشیا و بەرامبەری کرابیتن. ئەگەرش بکرێتن سکاڵە بنووسێتن بە دڵنیاوە ئیزراعاتی یاسایی لەگەر ئەو ئەفسەریان ئەو کارمەندی دەکەین ئێمە. باش بۆ نمونە بەیانی کەسێک دێت سکاڵایەکی هەیە لە لای ئێوە سکاڵایەکە لە میکانیزمی بەڕێوەبردننی ئیش و کارەکانی چۆن سکاڵا بگینێتە لای ئێوە دەرکەمان کرایتەوەمە دەرکەمان کراوەیە هەر کەسێک دێتن داوای بینینی من بکاتن یان بەرپرسەکانی نووسنگەکان دەتوانانی ببینیتن. زۆر باشە من کۆمەڵێک پرسیاریترم لەسەر لەگەڵەوەش ببوورە ئێمە بەردەوامی لە ناو هاوڵاتیان و مراجعەکانی خۆمان کە سەردانمان دەکەن دەسوڕین و دەگەڕین ناویان ئێستا ڕۆژانە بەڕێوەبەر لە ژوورێ بۆ دەرگاکەی داخست بێت و ڕۆژانە لە ناویان دەسوڕینەوە یعنی تا دەوام خلاص دەبیتن احتیمالە من 10 جارێک هاوڵاتی ببینم سەردانیان بکەم لە ناو قۆڵەکان بە هەمان شێوە بەرپرسی نووسنگە 1 2 3 4 بە هەمان شێوەیە. بەس کاکارم شتێکت بیر خستمەوە لەسەر ئەوە ینی خۆتە زانی ئێستا لە جەژن نزیکە بینەوە و خەڵکانێکیش لەو پلانەدان کە بۆ جەژن سەفەرکەن پاساپۆرتەکانیان بەسەر چووە پرسی کۆڕۆنا ئەوانە کۆمەڵێکشتی گیر کرد ئەم پلانتان هەبوو بۆ ئەم جەنجاڵی و پاڵەپۆستۆی کە ئێستا ڕوتان تێدەکات لەو چەند ڕۆژە. بەخۆی ئێمە بەردەوامی لە ئیش و کارەکانی ڕۆژانەمان ئەکید حسابی وەشمان کردی ئەمە کە ئزدیحام و جەنجاڵی دروست بیتن بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە هەتا دڵنیان نەبین لە بەڵگەنامەکان و مستەمسەکاتی هاوڵاتی ناتوانین بیبینە پەنجەمەڕ و ڕسمگرتن. کەواتە ئەم پاڵەپۆستۆی چەند فشارتان لەسەر دروستکات قابلی ئەوە نییە کە احتیمالە لەو ڕەوە دەست پێ بکاتن لەو ڕەوە دەست پێ بکاتن تا پێش جەژن بە 1-2 ڕۆژ احتیمالە ئەو 2 هەفتەیە ئزدیحامێک پێوە دیار بیتن. من کۆمەڵێک پرسیاریترم لەسەر پرسی چاکسازی هەیە بە شێوەیەکی گشتی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لەسەر پرسی پاساپۆرت و بە ئەلکترۆنیکردن و کۆمەڵێک لەو گرفتانەی کە لە پێشدان بەڵام هاوکارانم راپۆرتێکی مەیدانیان دروست کردووە ئەگەر دەرفەتم پێ بدەیت پێکۆی بین. فەرموو. چاکسازیەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەڵەگەشتیەکانی کارنامەی کابینەی نوێمدا بەردەوامی هەیە لە پێشتر کێشەی دەرێنانی پاسپۆرت لە هەرێمی کوردستان یەکێک بوو لە کێشە قوڵەکان. لە پێشتر بۆ دەرێنانی پاسپۆرت لە پارێزگای هەولێردا هاوڵاتیان ماوەیەکی زۆر دەمانەوە هەندێک جار زیاتر لە مانگێک سەریان دەکرد بەڵام لە کابینەی نوێمدا چەندین کاراسانی کرا لەوانە ئەگەر پێشتر 2 بنکەی پاسپۆرت هەبوو بێ لە سنووری پارێزگای هەولێر بەڵام 2 بنکەی دیکە لە سۆران و لە کۆیە کرانەوە بۆ ئەوی لۆد و جەنجاڵی کەم بکرێتەوە هاوڵاتی دوور بێت لە ڕۆتینات. هەرەوەندەش نییە وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی لۆد لەسەر پاسپۆرتی پارێزگاکان ڕێککەوتن لە سەرکردنەوەی کۆمەڵێک نووسنگەی پاسپۆرت لە خەزاکانی واک زاخۆ چەمچەماڵ و هەڵەبجە و ئاکرێ و ئامێدی بە نووسرا و بە فەرمانی وەزاری ژمارە 13126 لە 29 حوتی 2019 لیژنەیەکی پێکێنا بەمبەستی دابینکردنی گشت پێداویستەکانی ئەو نووسنگانە و هەر نووسنگەیەکی دیکە کە لە ئایندەدا دەکرێنەوە. لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری زۆر بۆ هاوڵاتیان کراوە کە لەلایەن کەمکردنەوەی ڕۆتین و کەمکردنەوەی ئجراعاتی بەڕێوەبردننی پاسپۆرت. لە سایەی کابینەی نوێم باڵەخانەیەکی نوێمان بۆ دابین کراوە لەو باڵەخانەیە کە ڕۆتینیا زۆر کەم بوویتەوە لە دایرەی پاسپۆرت. ئێرە هۆبەی چاپکردنی پاسپۆرتی پارێزگای هەولێرە لێرە بە تەکنیکێکی پێشکەوتوو کارەکان ئەنجام دەدرێ لە بەشی وەرگرتنەوەی پاسپۆرتیشدا لە ڕێگەی سیستەمی نۆرەگرتنی ئەلکترۆنیەوە هاوڵاتیان پاسپۆرتەکانیان پێدەدرێتەوە. بەڕاستی دەستیان خۆشکارمەندەکان بە هەمویان بەعام زۆر ئاسانکاری لۆ هەموو ئەو شخصانەکەن کە دێنێکوانە دەستیان خۆشبی. بەڕاستی ئەمە هەستم لۆ داکماتم کە تااقەتی نەبوو بە سەرکەوی کارەکانی لە خوارێ لۆ تەواو بکرد. ئیشەکان زۆر بە باشی بەڕێوە دەچی یعنی لەگە ساڵانی پێشتر زۆر فەرقی هەیە. ئەمن هاتم فۆرمەکەم پڕ کردەوە لە ماوەی 1-2 ڕۆژ پاسەپۆرتەکەم تەواو بوو. پێشتر وەختەکی زۆر 4 ڕۆژ 30 ڕۆژ دەبایە چاوەڕێ بکەین. هاوڵاتیان بۆ دەرێنانی پاسپۆرت بەهۆی قەڵەباڵغی و درێژی ماوەی وەرگرتنەوەی پاسپۆرتکان دێکجار لە مانگێک تێپەڕ دەبوو بەهۆی کەمی نووسنگەکانی درێنانی پاسپۆرت و کەمی پاسپۆرتی خام کێشەی بەردەوام هەبوو. ئێرە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانیە
لە ئێستادا ڕۆتینات بە ڕێژەیەکی زۆر کەم کراوەتەوە لە کەمترین کاتدا هاوڵاتیان دەبنە خاوەنی پاسپۆرتی خۆیان. سپاسی بەڕۆبەتی پاسپۆرتی سلێمانیەکەم توانیم لەسەر فیسبووکی بەڕۆبەتی سلێمانی سەینایی خۆم بکەم و زانیم کە پاسپۆرتەکەم ماتۆر پێویست ناکە بێم بۆەرەوە قەرەباڵغی دوست. ئەم فەرمانگەی چێکە لە فەرمانگە باشەکانی هەرێم کە بەڕاستی کارەبارەکانی زۆر بە باشی و زۆر بە خێرایی بەڕێوە ڕواتی وادارین هەموو فەرمانگەکان لە ڕووی ڕێخستنی کارەکان و ڕایکردنی مامەڵەکان بەم شێوەیە کارەکانیان چاو لەمان بکەن. ئەفسەرانیش لێرە بە ئەزمونێکی زۆرەوە سەرقاڵی ڕایکردنی کاری هاوڵاتیانن. لە پێشووترە زەختێکی زۆرە سەر ئەم ڕۆبەتی هەبووە لای هەموو ناوچەکانی سنووری سلێمانی کە لە سلێمانیە هەبوو خەڵکەتۆتە شاری سلێمانی مەسەلەن لە ڕانیە لە چەمچەماڵ لە مەنتیقەی گەرمیان لە پارێزگای هەڵەبجە. بەڵام بەهیمەتی بەڕێز بەڕێبەری سلێمانی توانراوە لەم کابینەیەدا هەندێک چاکسازی لەباری چاکسازیەکانە و کەمکردنەوەی ڕۆتین ڕایکردنی شوکاری هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و کەمکردنەوەی ئەرکەی کە پێشتر کە هەبووە لەسەر ئەم بەڕێبەرایەتیە ڕۆژانە زیاتر چوتە مەسەر 1500 کەس بۆ زیاتر. بەڵام ئێستا ئەو خەڵکانی کە لە چەمچەماڵەوە کە بیانێ پاسپۆرت دەرکەن نایەن بۆ شاری سلێمانی. ئێرە نووسنگەی پاسپۆرتی زاخۆیە. چیتر وەکو جاران هاوڵاتیان ڕێگەیەکی دوور و خەرجێکی زۆر بە فیڕۆن نادەن چونکە نووسنگەی پاسپۆرت لە ناو قەزاکەدا کراوەتەوە. باوەرکە گەرە فەرقە نەقلم مەصرفاوی زیادە بیام چون دوو کێ مەچێت کرد بەفکیال زاخوا و نێزیکە و مەصرف کێمترە و زیتر چێت بژیک ماشەڵە کارمەنجێک ڕێگافکە کرد. لە پێشتریش و لە سەرداوای وەزارەتی ناوخۆی عێراق ڕەزامەندی درا بە نادنی بڕێکی زیاتر لە پاسپۆرتی خام وە قۆناغی یەکەم بە بڕی 40,000 پاسپۆرتی خام ڕەوانی هەرێمی کوردستان کرا. ئێستا قەڵەباڵغی لە نووسنگەکانی پاسپۆرت چارەسەر کراوە. پاسپۆرت لە ماوەی 3 بۆ 7 ڕۆژدا وەردەگیرێتەوە. نەڤە ساڵێک و نیڤە نووسنگامە هاتیە ڤێکردن تقریبا زیاترش 20,000 پاسپۆرتا دەرکرینە. لە سەراستی چاکسازیشدا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوی ژمارە 12,928 لە 23 حوتی 2019 ئاگاداری گشت فەرمانگەکانی خۆی کردوتەوە کە پێویستە گشت ئەفسەر و کارمەند و فەرمانبەرانی میلاکی شارستانی پابند بن بە کاتی دەوام لە هەشتی بەیانی تا 3 دوای نیوەڕۆ. لێرە بە ڕێژێکی زۆر پابندیم بەم کاتەوە دەکرێت. ئەvە تشتێکی gelek başa bu milletê metêdkirinê taybetî bajarê Zaxo em hêvîtkin hemê bajarvanî û hemê qezayê dîtirê herêmê ev şolê fer û baş bۆ têkirinê. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوی ژمارە 4210 لە 26 هەشتی 2019 ئاگاداری گشت فەرمانگەکانی خۆی کردووە کە پێویستە زیاتر گرنگی بدەن بە ڕایکردنەوەی مامەڵەی هاوڵاتیان بە یەکسانی و دوور لە هەر کەم و کوڕیەک و بەرەنگاربوونەوەی دیاردەی بەرتیل و بەرگرتن مەبەستی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانیان وەک سیمایەکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. دەست خۆش بۆ هاوکارانم. کاکارم گرفتەکان لەگەڵ حکوومەتی عێراق لە زۆربەی زۆری ئەو فەرمانگانەی کە هەمەهەنجیان لەگەڵ حکوومەتی اتحادی و حکوومەتی فێدرالی عێراق هەیە گرفت و کێشیان زۆرە بەڕاستەکەی ئەوەندەی بە پێی زانیاریەکانی و بە دوواداچوونەکانی ئێمە وەزارەتی ناوخۆ بەشێک لەو گرفتانەی چارەسەرکردن بەڵام بەشێکیشیان هێشتا لە گفتوگۆدان لەگەڵیان بزاتیان ئەوەی کە بە دیاریکراوی مەبەستمە پرسیاری لەسەر بکەم پرسی پاساپۆرتە حکوومەتی عێراق تا چەند هاوکارە بۆ پرسی پاساپۆرت لە هەرێمی کوردستان. یەک لە کارە باشەکانی کابینەی نوێی یان نوێمی حکوومەتی هەرێم ئەوە بوو کە هەماهەنگێکی زۆر باشی دروست کرد لەگەر حکوومەتی فیدرالی عێراقی. یەک لەوان کە هەستی پێدەکرێتن کە لە پاسەپۆرتی هەولێر کە کاتی خۆی کەمی نردنی خامی پاسەپۆرت بوو تەنسی قەچیوانە بوو لەگە بەغدایە یان بەغدا کێشە و گرفتیان دروست دەکرد لە بۆت بەدەست خۆشیەوە بە سوپاسەوە جەنابی وەزیر کاکڕێ بەرەحمەد ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو کێسانە دەکاتن کە لەگەر بەغدایە هاتوچۆ دەکەین یان گفتوگۆ دەکەین
ئێستا حالی حاضر خەزنەکی باشمان هەیە لە جەوازیان لە پاسەپۆرتی خام لە کۆگەکانی خۆمان کە هیچ وەختێک و هیچ کاتێک توش کێشەوەی نابین کە نقصانیمان هەبیتن یان معتەڵ بین لەسەر. داتایەک هەیە لە هەولێر چەند پاساپۆرتی جۆریە تامان بێگومانم پاساپۆرتە جۆری ئەی پێدەگوتن ئەوەی ئاخری ئەمەی ئاخریە ڕێژەیەک لە بەردەستە کە چەند پاساپۆرت لە سنووری پارێزگای هەولێر دەرهاتوە؟ بەڵێ تاکو ئێستا نزیکەی 1,445,000 پاسەپۆرت چاپ کرایە و ئیشی پێکرایە هەڵی بانوێکردنەوە یان تەنها بۆ یەکجار بۆ یەکجار ینی ڕێژەکە چەند ماوە ینی ئەگە بۆ حساب بێت پارێزگایی هەولێر زۆری نەماوەکە تێکرا هەموو خەڵکێک پەسەم وڵاتێک پاسەپۆرت کاکە ڕێگەز شەرت نییە ئەوە لەبەر ئەوەی هەیە تاریفی هەبووە هەیە نوێی کردیتەوە فە هەمووی حسابە لەسەرمان کە لە 2010ەوە پاسەپۆرتی ئەی دەستی پێ کردەوە تاکو ئێستا یان 11 ساڵە نێزیکەی 1,445,000 سرف کرایە کە لە بەغدای وەرماگرتیە و چاپمان کردیە باش چاپکردنەکەش لای خۆمانە تەنها ئێمە ئەو معاملەیە کە وەردەگرین بەڵگەنامەکان وەردەگرین خلاصی دەکەین هاوڵاتی وا دەزانێتن کە لای وی خلاص بوو ڕسمی گیرا و پەنجەمۆری کرد کە ڕۆیشتەوە خلاص بوو نەخێر ئێمە ئەو پاشەوی ئیشی لەسەر دەکەین دەست پێ دەکەین کە ئەرشیف دەکرێتن تەدقیقی دووەم جار و سێەم جار دەکرێتن چەکان تەحویل دەکرێتن دەبیتە وەسڵ ئەو جە تەحویلی بەغدایە دەکەن ئەو چاپکردانش ینی لە هەموو شوێنە فەرعیەکانیشی بەڵێ هەموو هەولێر و لە کۆیشیە باش سۆرانش لە سۆرانیش باش زۆر باشە کاک ئارام پرسی بە ئەلکترۆنیکردن خۆتان نەزانن کە ئەجێندای کابینەی نوێم بە ئاراستەبردننی ئیشوکارە بە ئەلکترۆنی واتە دەرچوون لە مەسلەی کاغەزیان کەمکردنەوەی ئیشی کاغەزی خۆتان نەزان ئەمە گەورەترین گرفتە کە دنیای کرۆتینی بەدوای خۆی دێنێت ئەم کابینەیە دەیەوێت ئاراستەی ئیشکردنەکان بەرەو ئەلکترۆنی بڕوات بۆ ئەمە چی کراوە چەند مامەڵەتان دەست و پەنجەتان لەگەڵ ئەلکترۆنی و دنیا ئەلکترۆنی نەرم کردووە بەخۆی سیستەمەکە ئەستا ئەلکترۆنیە کە بێن ئیشی پێ دەکەینەوە هەر هاوڵاتێک دەتوانێتن سەردانی سایدی مە بکاتن هەولێر پاسەپۆرت دەتوانێت لە ماڵی خۆی فۆرمەکەی پڕکاتەوە بەڵام زۆربەی هاوڵاتیان احتیمالە 195 تااقەتیوەی نەبیتن لە ماڵەوە ئەو فۆرمی پڕکاتەوە مەزبور دەبی دێتە یەک لە نووسنگەکانی پڕکردنەوەی ئەو فۆرمانە سەردانیان دەکات و شەکانی خۆی لێوێندر حاضر دەکە اینجا سەردارمان دەکات ینی ئەگەر بێت و بۆ نمونە کەسێک با بڵین ئەی لە ماڵەوە دابنیشێت پڕ بکاتەوە ینی لە پاساپۆرت هەولێر هەولێر پاساپۆرت فاموتان لەوێ پڕ بکاتەوە لەم ماڵپەرە ئیتر بیانی پێویست ناکات لە بەر دەرگا جارشکەم فۆرمە پڕکات سەر سەردانی کردنەوەی نووسنگەی سۆران و کۆیە جارێ لە کێوە کراوە و کرانەوەشیان تا چەند ئەم پاڵە پستۆیی کە لەسەر ئێوە بۆ کەم کردوتەوە و منفعەتی دیکەی چیە؟ یەکەم شت لە منفعەکە و سوودی لۆ هاوڵاتیان ئەوەیە لە سنووری قەزای سۆران یان سنووری کۆیە خەڵکەش زۆر دانیشت و سەرنشینی ئەو سنوورەنە دەبایە لە بۆ دەرهینان یان نوێکردنەوەی پاسەپۆرت سەردانی شاری هەولێر بکەن کە جەنجاڵیەکی دروست دەکرد یەکەم دووەم ڕێگاوبان ئەو هاوڵاتیە خەتەریاتی و ڕسکی ئەو ڕێگایە کە گەیشتە هەولێرێ لە هەولێرێژ احتیمالە نقصانیەکی یان کەمیەکی لە مستەمسەکات هەبایە یان کێشەی هەبایە دەبات دووەم جار سێەم جار بیستەوە شاری شارچکۆی خۆی لۆ سەڵەتداسی بوو بەسەر هاوڵاتیان ئەکیت ئاسانکارێکی زۆر کرایە بەکردنەوەی ئەو دوو نووسنگەیە کە سۆران لە مانجی 11 2019 کراوە نووسنگەی کۆیە نووسنگەی چار لە مانجی 2020 کراوە ئەمان هەمویان سەر بە ئێوە سەر بە بەڕێوراتی پاسەپۆرتی هەولێرە بەڵێ لەوێش بە هەمان شێوە بە 48 کاژمێر پاسەپۆرت هەموو یەکشتە بەڵێ مرکزیە هەموو یەکشتە باش یەک لەو گرفتانە گرفتنی لە هاتنەوەی هاوڵاتیانە بۆ پاسەپۆرتەکان هاوکارانم کاتێک ئەو بەدواداچونیان کرد ئێوەش گرێتان لە بەشێک لە هاوڵاتیان تەمان هەم هاوڵاتی گلەی نەبوو ئێوەش گلەیتان هەبوو هەرچەند خۆشبەختانە ئەوەی کە لە پاسەپۆرت تێبینی دەکەم تاوەکو ئێستا خەڵکە بە شێوەیەکی گشتی گرەی لە پاسەپۆرتەکان لێرە چ لە سلێمانی چ لە دۆک چ لە شوێنەکانی تر هەمیان دەڵێن کاری پاسەپۆرت بە باشی تێدەپڕێت بەڵام ئەمجارە بە پێچەوانە ئێوە گرێتان لە هەوڵاتیانی لەوەی کە نان بە دوای ئەوەی کە پاسەپۆرتەکان ئەمربگرنەوە خەڵکانێکی زۆر هەیە سەردانمان دەکەن احتیمالە بێ ببینیتن یان کە لە کاتی هاتچۆکردن لەناو هاوڵاتیان تەکلیف بکاتن کە زوو جوازەکەی خەڵازی پاسەپۆرتەکەی تاوا بیتن کە ئیشی پێیتی بەڵامە پێچەوانەوە کە تاو دەبیتن سەردانمان ناکاتن بۆ وەرگرتنەوەی
ئێستا نزیکەی ئحسایەکمان هەیە ئامارەکمان هەیە نزیکەی 5 تا 6,000 پاسەپۆرت لە لای ئێمە ماوە وەریان نەگرتیا ئەمە بۆ نکتە برادێک پێی گوتم دانەیەکیان لەمانە مەجموعەیەکیان بەسەر سنۆجارێک کێشە بەڵێ باشە ئەگە خەڵکێک بۆەوەی بزانێت پاساپۆرتەکەی تەواو بوویان تاوانەوە بۆ مەچی دەکات ئێمە وێبسایتمان هەیە دەتانی سەردانمان بکەن ئەوانای ئەو هاوڵاتێک کە تەقدیمی کردیە پەنجەمۆری کردی هەموو ئیشەکانی خلاص کردووە کە سەردانی کردین لەو سایدەی تەنها ناوی سیانی خۆی داخل دەکاتن لەگەر مەوالیدی خۆی یەکسەر پێی دەرێتن ئەوە تەواو بۆ جیاوازەکەیان تاوە نەبووە ڕۆژانەش ئەو ئەپلیکیشنە نوێ دەکرێتەوە لە دەستپێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەرەوە کرا کە دەوامی فەرمانبەران ڕێک بخرێتەوە خۆتان نەزانن پرسی کۆڕۆنای بەسەردات ئەم ڤایرۆسە وای کرد کە بە شێوەیەکی گشتی دام و دەستگاکانی حکوومەت کارمەندەکانیان بە تەناوە بیان کەمتر دەوام بکەنیان بەشێکیان هەر دەوام نەکەن ئێستا بڕیارێک دەرچووە کە سەرجەم کارمەندان پێویستە دوامی فەرمی خۆیان بکەن ئەمە تا چەند لەسەر بەڕێوەبەرایەتی پاساپۆرتی هەولێر جێبەجێ دەکرێت ئێمە لە سەرەتاوە تەناوەمان نەبووە بە هیچ شێوەیەک بە 100% دەوامان کردووە لە سەعات کات ژمێر بێنن 8 تا 8 دەست پێ دەکات دەوام تا 3 نوڕانێ تەناوبمان لە کاتی کۆڕۆنا هەر تەناوبمان نەبووە زۆر باشە ئەگەر حکوومەت دەوامی بەگشتی بە عام ڕاگررتی بیتن ئەو وەختی ڕاجرای ئەگەرنا هاوڵاتی هەر هاتی ئیش خۆی بەڕێکرد ئەمەوێت سەرنج تۆ لەسەر باڵەخانەی پاساپۆرتەکان بزانام لە کوێت لە سۆران تاوان بێگومان بۆ شوێنەکانی تریش ڕاستە بەڵام زیاتر باسی هەولێر دەکەین لە ڕووی باڵەخانە و پێداویستەکان بە شێوەیەکی گشتی تا چەند وەزارەتی ناوخۆهاری کارتان بووە تا چەند ئەم پێداویستانی بۆ پڕکردونەتەوە بەدەستخۆشیەوە ئێمە لە دەستپێکی ساڵی نوێ 2021 باڵەخانی نوێی بەڕێوەبەراتی پاسەپۆرتی هەولێر کرایەوە و نووسینگەی یەکش هەر لای ئێمەیە بە ئەساس و بە پێداویستی و بە ئامێری پێشکەوت و نوێ تازە دەستمان پێ کرد کە ئاسانکاریەکی زۆری کرد بەڕاستی لە هەبوونی 4 هۆڵی گەورە بۆ استقبالکردنی یان پێشوازیکردن لە هاوڵاتیان نووسینگەی دوو بینایەکەی کەونە احتیمالە لە داهاتێکی نزیک ئینشاءڵڵا نۆژەم بکرێتەوە و ئامێرەکانیشیان بگۆڕین نووسینگەی 3 و 4 ئەوانە هەمویان ئامێریان تازە و بینایەکانیشیان تازەیە ئەم کۆنیە کە لە نووسینگەی دوو جەنابتان ئاماژەتان بۆ کرد ئەم کۆنیە کاریگەری لەسەر ڕاهینەکردن و یان خاو ڕاهیکردنی مامەڵی هاوڵاتیان دەبێت نەخێر ئیشەکان وەکو خۆی دەڕواتن بەڵام وەکو بینایە کەونە وەکو ئەساسەکان کەونە ئامێرەکانش یەکە مەرکزیە لەبەر ئەوەی ئەو ئامێریکە لە بەسڕێ هەیە لە بەغدا هەیە لە هەولێر و دهۆک و زاخ و سلێمانیش پەیوەندیتان لەگەڵ فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان چۆنە چونکە بەشێکی زۆری ئەوانەی کە سەفەر دەکەن بە پاساپۆرت بەشێکیان ڕوانەیە تەزویر بێت بەشێکیان ڕەنگە گرفتیان هەبێت مامەڵەتان و پەیوەندتان لەگەڵ بە شێوەیەکی گشت لەگەڵ فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی و دەواازە سنووریەکان جیاوازات و جیاوازاتی مەتار یان دەواازە سنووریەکان ئەوانە سەر بە نشنگەی هەولێرن بەس لە کاتی کە هاوڵاتیەک گومان لە پاسەپۆرتەکە بکە کە پاسەپۆرتی عراقی بیتن بێگومان حالیمە دەکەن یان بە ئەگە زۆر سەریع بن بە تەلەفۆن یان بە واتسئاپ تاکید دەکەنەوە نوسخەکمان لە بۆ دێنن یان ژمارەکەی دێنن ئێمە توانین بە کاتەکی زۆر کەم دڵنیان کەینەوە ئایا تەزویرە یان تەزویر نییە باشە من هیچ شتێکم نەما تەنها ئەوەیە کە لە دوا پرسیار لێت بپرسم کەسێک ئەگەر بیوێت پاساپۆرتی خێرا لە ماوەی 24 کاژمێریان کەمتر دەبێنێت ئەمە دەکرێت و بۆچیە و لە بەرامبەریشیدا ینی ئەرچی ئەو هاوڵاتیەتی دەبێت کە بیوێت پاساپۆرت بە خێرایی دەبێت ئەوەی عەجەلەی بی یان پەلەی بیتن لە دەرهێنانی پاساپۆرت یان نوێکردنەوەی بەمەرجە گرفتی وەی نەبیتن کێشەی وەی نەبیتن کە وینی کردبی بزری کردبی یان تالف بیتن بەرپوت کرابیتن نوێکردنەوەی نۆرمالی ئەتیادی یان دەرهینان ئەگەر زۆر پەلەی بیتن بە هەمان ڕۆژ وەرگریتەوە خزمەت گوزاری خێراوان هەیە خدمە سەریعە بڕی 250,000 تەقدیم دەکاتن تامان بۆ معلومات و زانیاری بەڕێست و هاوڵاتی بەڕێزش بینەران ئەم بڕەپارانێک کە لە دائیرەکانی ما کۆ دەکرێتەوە پاسەپۆرت بیت ئیقامە بیتن کارتی زانیاری بی هەموو دەستە خێزانەی عێراق یعنی هیچی لە بۆ هەرێمی کوردستان نییە بە بڕی 250,000 دینار
پێشکەش دەکاتن دای خۆمان خیرالی دوو کاتژمێرتانی وەرگرت ئەی بۆ کەسێکی تر کە بیوێت خێرا نەبێت خێرا نەبیتن بۆ نەخێر پارێ نادات تەنها چەکەی دەبڵ فریا بڵێ باش عمیدی مافەروەر ئارام بورهان زەواد بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای هەولێر زۆر سپاس کە زانیاری باش پێ سپاسان دەکەم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بوون